والله حلبي وەستا ڕزگار هەروەکو بەڵێنی داوە کە مەچنەی ئۆتۆمبیل دەکا بە خێر اینجا هاوڵاتێک لە سلێمانی داوای مەچنەیەکی کردو کە خاوەن پێداویست تایبەتە اینجا وەستا ڕزگار دەوێت لە ڕێگەی 964ەوە ینی بۆ ئەو هاوڵاتیە بنێرێ و ئێستا دەمانەوەی قسەی لەگەڵ بکەین ئەگەر پەیوەندێکە بەردەست بێ ئەو تەلەفۆنەکەی دەکەن ئینشاڵڵا بەڵکو هەر بگرێ. قوربان جان سڵاوت لێبێ. سلامت بیاخوا قوربان من ئەحمەد شەمزینم پەیامنێری 964 لە لای وەستا ڕزگارم باسی ئەوەی کرد کە جەنابتان یان پێویستان بە مەچینەیەکە بۆ ئۆتۆمبیلەکەتان ئەو ینی دەتوانین بڵێن چی بوو مەچینەکەتان چیەتی؟ وڵی برا جوانەکەم ڕۆن بۆ ڕۆن ئەبێت دوو جان پێکەیتەوە هەر جارێکی بۆ نمونە ئەگەر تێدەکرێتەوە یەک قەتەی تێدا نابێتێت. باشە اینجا ئەوە لەگەڵ وەستا ڕزگار وا پێ بێکەوە وەستاوین ئەوش جێی لێە کە باس لێکی خاوەن پێداویست تایبەتیشی ئینشاڵڵا جان خوای گەورە لە فەرمی هەمومانەوە ئاگای لە هەموو شتێکە جێنێ ڕستنی قاتیش نیشانی کاک ڕزگار داوە ئەم کوڕە ئاوەڕباوەمە تەکسیێکیان بۆ کڕیوە سوێن بە خوای گەورە 55 گەڵای لەسەر قەندارە دووەمان سوێن بە خوای گەورە یعنی حەسێ بکەن 250 پێ نییە من وەکو خۆشم وەکو خۆم ئەم قسەیانەکەم تا ماو مەمنونی کاک ڕزگار بخۆم بیکاشوێکی تەقسیم پێیە باوەڕ بەرە کراجو عینەی تیانە مابوو دینارەکەم پێرە بۆ ڕەبی ماڵی ئاوابێ ئەو کراجو عینەی بۆ ناردم. تمام ئەوە ئینشاڵڵا ئەوجا لەگەڵ وەستا ڕزگار دەینێرین و بۆتان و کلاج و عینە ئەمن بۆم ناردبووی؟ تەلەفۆنم بۆ جەنابەت کرد وەستا ڕزگار ڕەبی قەتانی کەم نەخۆی بەخوا پارەم پێ نەبوو خۆ عیب نییە. والله هەلە بیرشم نییە نازانم بەخوای بەس هەندێکم ڕاوا کرد لە سلێمانی نازانم وەڵڵی. ڕاستەکەی وا بۆ دەستەکان خۆش باشە ئینشاڵڵا برای من ئینشاڵڵا خێرە دەبینی ئینشاڵڵا تەمەنش دوو درۆژ دەگا ئەو مەچی دەباتە سەر محتاجی خۆی پێ پڕکاتەوە ئینشاڵڵای خوای لەگەدا بێ. سپاسی ئەو کەناڵە جوانەش بکە کە هەمیشە پڕبینەر و لە دڕشیرنن. دەستان خۆشە باشە جانەکەم دەست خۆش قوربان جان دەست خۆشە باشە خوا لەگەڵ بێ. ینی جگە لە هەولێر ئەگەر لە سلێمانیش کەسێک مەچینەی گوێ هەر بۆی دەنێری بەس ئەو کەسەی پێویست بێ بەڵام ئەوەی لەو کاتێک کە هەم بێ دڵنیا بە قەت کەس دەبیری ناکەم.